ئەگەر زانینی ڕاستیەکان ئامانجی زاناکان بێ ئەبێ خۆی بکاتە ڕکابەر بۆ هەموو ئەو شتانەی ئەیخوێنێتەوە. ئەوە چیتە لەیلا؟ هیچ نییە باپیرە، بەڵام تەنها نیگەرانی وانەی زانستم کە سبەی هەمە پێویستە نمایشە پێشکەشکەم لە پۆلدا. ئەمە زۆر خۆش دیارە، زۆر پێویستە لەسرم ئەو ڕوون بکەمەوە کە چۆن ئەبینین و ئەوەی هەمە تەنها ئەم هێڵکاریانەیە کە لێشی تێناگەم. هەستەکەم شکست دەهێنم و هەموو قوتابیەکان گاڵتان پێیەکەن. ئەمە هۆکاری نیگەرانی هەموو زانایەکی تەماحکارە. هەنێ جار تەنها چەند هێڵکاریەک بەس نین بۆ ئەوەی لە جیهانی دەوروبەرمان تێبگەین. ئێستا بابزانین چیمان لێرە هەیە. لە کۆنتا و بە هەزاران ساڵ لەمەوبەر شارستانیەتێکی گەورە و بەرفراوان هەبوو کە سەنتەرەکەی بەغدا بوو. دارسەلام خەلیفە مەئمون بۆ چەندین ساڵ فەرمانڕەوایی کرد. بە دانایی خۆی زانی کە نهێنی ژیانی خۆشگوزەرانی و تەبایی پارێزگاریکردنە لە زانست و فێربوونە بە شێوەیەکی بەردەوام. هەر بۆ ئەمەش دەستی کرد بە گەڕان بە مەبەستی کۆکردنەوەی زانست و زانیاری لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژ ئاوا و لە کتێبی میسر و فارس و یۆنان و لە حیکمەتەکانی ئەفریقا و هند و چین. دواتریش وەرگێڕان بۆ سەر زمانی عەرەبی لە هەموو ناوچەکان لەسەر گۆی زەوی و گشت وڵاتان لە ئافرەت و لە پیا و بەبێ جیاوازی بیر و باوەڕ بە بایەخێکی زۆرەوە بەرەو ڕووی هاتن بۆ ئەوەی ئەنجومەنێکی زانست بنیاد بنێن کە تێیدا زیاتر بیرۆکە و باوەڕیان بەرەو پێش ببەن بۆ ئەوەی هەزاران داهێنان بکەن و هەموو بیرۆکەیەکی ناڕاست بەلاوە بنێن و فێر بن و بەیەکەوە بۆ سەدان ساڵ کار بکەن بۆ ئەوەی ئەو داهێنانانە بڵاو بکەنەوە کە گۆڕانکاری لە جیهان ئەکا و پێشیەخە. چۆن ئەبینن؟ ئێمە ئەبینین لەبەر ئەوەی تیشکی خۆر پێچوانە ئەبێتەوە لەسەر شتەکان و وێنەکەیان دەچێتە ناو چاومانەوە. کوڕی خۆم ئەمە وڕێنەیە. ئێقلیدیسی فەیلسوفی یۆنانی وتی تیشکێکی لاواز لە چاومان دەرەچێ و بەهۆیەوە بینین. بەڵام من لێرە هێڵکاریەکەم هەیە لەسەر ئەرستۆ فەیلسوفی یۆنانی. گەنجەکەی ئیبن هەیسەم سەرچاوەکانە ورتر هەڵبژێرە. گفتوگۆی گەورە و هەروەها بیردۆزی بەرفراوان بەڵام کوا بەڵگا. هاوڕێ بەسڕایەکەم گەیشتن بەڕاستی شتێکی ئاستەمە. ئارام بگرە. بەڵام گفتوگۆکردن لۆژیک بەس نین بۆ ئەوەی مرۆڤ ببێتە زانایەکی تەواو. چاوەڕێکن نەزانەکانی حەقیقەت چاوەڕێکن بۆ باشترین داناکانی ئێرە. من لە قاهیرە پایتەختی میسر هاتووم و نامەیەکی سەرکردەکەمانم بۆ هێناوم. حاکم بئەمری الله. میسری عەزیزمان کەوتووەتە ژێر مەترسی کارەساتێکی سروشتی. ڕووباری گەورەی نیل کاتێکە لافاو ڕوئەیە زەویەکانمان تێک ئەدا و لەناو ئەبا. سەرکردەکەمان گوێی لێ بووە لێرە لە نێوان ئەم کۆمەڵەیە پیاوێک هەیە چارەسەرێکی بنچینەیی هەیە بۆ ئەم کێشە گەورەیە. دروستکردنی بەنداوێکی گەورە لەسەر ڕووباری نیل. با ئەم توێژەرە چاونەترسا بێتە پێشەوە و خۆیمان پێ بناسێنێ و ئەم ئەرکەمێژوویە بەم کێبڕکێ پاڵەوانێتیە دەست پێ دەکات. ئەوە منم حەسەنی کوڕی هەیسەم. بەڵێ لەو بڕوایەدام کە ئەتوانرێ ئەم بەنداوە دروست بکرێ. زۆر بە سادەیی ئەم کێبڕکێیە قبوڵەکەم. وریابە هاوڕێ وریابە. تۆ ڕۆیشتن بە ڕێگەیەکی مەترسیدار هەڵەبژێریت. ژیانت ئەکەوێتە ژێر بەزەی ئەم فەرمانڕەوایە. توێژەر ئازاکە خۆت ئامادەکە. هیچ کاتمان نییە بۆ ئەوەی بەفیڕۆی بین. بەم جۆرەش ئیبن هەیسەم سەرکێشیەکەی کرد بۆ دروستکردنی بەنداوەکە و ئەرکە ئاستەمەکەی گرتە ئەستۆ.
ناتوانم ئەوە بکەم. چی ڕوویدا؟ چی بەسەر کوڕی هەیسەم هات؟ بۆچی بەنداوەکەی لەسەر ڕووباری نیل بنیاتنەنا؟ چیرۆکی جیاواز لەبارەی شکستەکانیەوە وتراوە. نوتیان دەستی هەڵگرتووە لە بنیادنانی بەنداوەکە تاوەکو گوندە نزیکەکانی بربەشێ لاڤاوێ ڕووباری نیل نەکەون و وێران نەبن. بەڵام چی بەسەر هات؟ خەلیفەکە چی لێ کرد؟ تیشکی ڕووناکی لە مانگەوە بە هێڵی ئاسۆیی دەرەچن و لە ڕێی ئەم کوونەوە دێنە ژوورەوە بە هەمان شێوەی بەشی پێشەوەی چاو و بەم شێوەیەش ئەبینین ئەم ژوورە بەڵگەی منە. من ڕاست بووم. گفتوگۆ و بیردۆزەکان سەرەتای زانست بوون لەم کاتەدا تا ئەو کاتی ئیبن هەیسەم چەمکی ژووری تاریکی داهێنا و بایەخێکی زۆری پێدا. تاقیکردنەوە و باڵگا گرنگترین سیستەمە بۆ داهێنەر و توێژەرەکان. لە حەوت و تارەکەی لەسەر زانستی بینایی چۆنیەتی بینینی بە تەواویشی کردوتەوە هەندێشتی شاراوەی باس کردووە کە زۆربیان تا ئێستا بە نەزانراوی ماون وەک دەرکەوتنی مانگ بە بچووکی لە ئاسماندا لە نێوان هەسارەکان لە کاتێکە ئێمە بە گەورەی ئەیبینین. سەرکردەکەمان ون بوو و نەدۆزراوەتەوە. تۆش ئەیزانە لە لێکۆڵینەوەکەت بەردەوام بە. کتێبەکانی ئیبن هەیسەم لە لای توێژەر و زاناکان بڵاو بوو و لە هەموو شوێنێ پشت بە بنەمای تاقیکردنەوە بەسرا بۆ پشتڕاستکردنەوەی بیردۆزەکان. لە ئەوروپا بە خەمخۆری ناوندرا بایەخێکی زۆری پێدرا و کاری لەسەر کرا. داهێنانەکانی ڕۆڵێکی گرنگیان گێڕا لە زۆربەی ئەو زانستانەی کە لە ئێستادا بوونیان هەیە. لە جاری داهاتوو کە وێنە بە کامێراگری یان سەیری فیلمەکەی لە سینەما یان ئەرکەکانی قوتابخانەت بەجێێنی بیر بێ زاناکان ئەو ئاستەنگانەیان پێش ئێمە بەسەر هاتووە. هەر وەک چۆن ئیسحاق نیوتن و توێتی ئەگەر دوورم بینی ئەوە بەهۆی ئەوەیە کە پشتم بە کەسانی مەزن بەستووە. کەسە مەزنەکان کێن؟ ئێستاش دەست پێ بکەرەوە.
باپیرە ئەمە چێژ بەخشە تامەزرۆی ئەوەم کەسبی ئەم تاقیکردنەوەی بخەمە ڕوو لە قوتابخانە و کوڕی هەیسەم بە هەموو بناسیێنم بیرم کەوتەوە هەروەها پرۆژەم بۆ وانەی بیرکاری هەیە و بۆ کیمیا و زیندەوەردانی و فیزیا تاقیکردنەوەی زۆر کە کاری لەسەر بکەین. لەیلا پێم وایە تاقیکردنەوەی دواترمان لە چێشخانە بێ لە کاتێکا کە ژەمی ئێوارە ئاماداکەین وەرە.